بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەرجێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام با خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەم جارە باسی خوشک دەکەین. بێگومان خوشک ئەو کەسەیەکەوە شیرینترین کەسە. دەتوانین بڵێن خوشک جوانترین و باشترین دیاری خوددایە کە بە ئێمەی بەخشیوە. بۆیە دەبێت قەدری بزانین، بۆیە دەبێت لەگەڵی باش بین. خوشک ئەو کەسەیە کەوا کاتێک هەموو دەرگاکان بە ڕوودا دەخرێت دەرگای دڵی ئەو هەمیشە کراوەیە. من ئەمڕۆ پرسیار لە وڵاتیانی شاری هەولێر دەکەم، گفتوگۆیان لەگەڵ دەکەم، با بزانم ئەوان دەربارەی خوشک چی دەڵێن، پەیوەندیان چۆنە لەگەڵ خوشکەکانیان. ئایا هیچ کەسێک لە کاتی قسەکردن لەسەر خوشک دڵی پڕ دەبێت بیری خوشکەکەی دەکا؟ ئێوە لەگەڵمان نابن، ویسەر و بینەرمان بن. پێناسەی خوشک دەکەی؟ خوشک تاجی سەرە، خۆشەویستە، نزیکترین هاوڕێیە، لە هەموو کەسی لە برای نزیکترە. بەخۆم 6 خوشکمەیە، زۆرم خۆش دەێن، زۆریش ڕێزیان دەگرم، ڕێزی تایبەتیان هەیە. هەمیانت خۆش دێ؟ یەک لە یەک زیاتر، هەر هەمویان وەچی چای خۆم. باش. ئەی با بڵێم تەلەفۆن و شتیوات لەگەڵیان هەیە لە ماڵەوە، هیچ خوشکەکەت لە ماڵەوەیە و پەیوەندیشتان زۆر گەرم و گوڕدیارە، ینی بە پێی قسەکانی تو پەیوەندیەکەتان گەرم و گوڕی؟ وەڵای ئێمە بڵێن زیاتر ئەم بە حکمیەوەی لە زیاتر لە دەرێمە، بەس دەرفەت ڕێک دەکەی، ینی سەرەدان و پەیوەندی ئەوشتانەوە بە بەردەوامی هەیە. برای گەورەشیانم بەس هەمیشە وەکو هاوڕێ بوومە لەگەلیان. زۆر باش. ناویان لە موبایلەکەت بە چ خەزن دەکەی؟ وەڵایی بە حکمیەوەی من لە دەرێمە بەناوی خۆیان زیاتر، بەس فلان خان فلان خانە، یانی بۆ شێوازەی خاتون و خان. زۆر باش. خەت تووڕە بوون، عادز بوون هەبووە دوایە بە خۆت بچی ئاشتیانکەی و دەستیان لە ملکەی و بڵێ؟ وەڵایی هەمیشە لەگەلیان مەخدوورم. لەوانەیە جێشیان لێ بیتن، ئاسایش ئەگەر پەیوەندیشیان پێ بکەم ڕەنگە ئەوەش ویتم بڵێن. باشە باس پەیوەندیت کرد. پێم خۆشە ئەگەر بگونجێ ئێستا تەلەفۆن لێکە چیان بکەیت تەناوە دەی پێی بڵێ خۆشم دەوێ و خی گەورە بتپارێزی و ئیتر بزانم چۆن وەڵامت دەداتەوە. وەڵایی بەدلی خۆت. ئێستا زۆربەی زێن بەکاردێنن. ئەفۆن ببوورە زێنەکەم ئیشتراکی خلاص بووە، بەس ئەگەر بکرێت لە سناپی وەلیان بگرم ئاساییە. باشکەم یەکەچیان ئێستا لە خەتبی؟ نە لە خەتن. ئینسان کە هەیە پەیوەندی زۆر باشە لەگەڵ خوشکەکانی، ئیتر لە هەر کات و ساتێکدا بێ زۆر ئاساییە بەلایەوە پەیوەندی پێوە بکات و بە خەڵکیش نیشان دەکە پەیوەندی لەگەڵ خوشکەکانی گەرم و گوڕە. جایە من ئەمڕۆ بزانم کاک محەممەد ئەگەر خوشکەکەی جا بداتەوە دەرێ قەدەر ناوە قسمەت ناوە. هەمویان ئەگەر عەز دەکەی زێنی داخل دەکەم ئێستا قسەیان لەگە دەکەین ئاسایە، چونکە زۆربیان زێنی بەکاردێن هەمویان. خۆش بتێن لێرەوە، ینی ئەگەر با بڵێم بە وشە گۆسفی بکەی چیان پێ دەڵێ بار هەمیان؟ وەڵا لە چای خۆم خۆشترم دەوێن، ڕێز و ئەحترامی زۆر تایبەتیان هەیە، زۆریش بەڕێزن لەلام، هەر شتێکیش پێویست بکە لە بۆیان دەکەم، پێویستیشان بە هەر شتێک لە سەری خۆمیان دادنێ. باسی خوشک دەکەم، تۆ چۆن پێناسی خوشک دەکەی؟ خوشک ئەوەڵەن هەموو شتێکە بۆ برا، ئاوەدانی ماڵە، پشتە، دڵە، هەچەندی وەسفیکەی وەسف ناکاتن. وەسف ناکرێ؟ ناکەنا. باش. تۆ پەیوەندیت چۆنە لەگەڵیان؟ ینی سەردانیان دەکەی، سوبعات و گاڵتەت هەیە لەگەڵیان، یان لە ڕێی تەلەفۆن و ناوە تەلەفۆنێکیان لۆ دەکەی، یان چۆنە مانگانەیە یان جەژن و جەژندەیان بینی؟ وڵڵا پەیوەندی من الحەمدولillah زۆر باشە دەگەڵیان، کە دەچم ماڵەوەش کەرەمانێنە ئەم لایەنە خۆمە جاری وایە سەعوتیان لەگە دەکەم، نازناواشی جیاواز نەدانێنە، هەرێکە بە ناوەک بانجیان دەکەم بە پێکەنین و بە سۆحبەت، کە دەچمەوە دەکە بە نازناوەکەی خۆی بانجی دەکەم، نەک بە ناوی خۆی. زۆر تەمام لەگەڵیان الحەمدولillah. ئەوان ژەتیان زۆر خۆش دەیانە؟ وەڵا حەقی لەگە من زۆر باشن، لەوانەیە ڕۆژانە هەمووش تەلەفۆن بکەن،
هەر پێویستەشانە تەلەفۆن دەکەن کەما غیبان دەچمە و ئێشەشانە بێ تەلەفۆن دەکەن بڕ ئەوی شەم لۆ بکە ئەمژێن بەسەر چاو قەت نەبگوتێنە ئەو کاتەش بێم نا لەوانەیە ها ئینسان لە ڕۆژانە ماندیە هیلاکە بەس 5 دقەی پاسر کە تەلەفۆنەکە قپات و هادیێتەوە تەلەفۆن دەکەم چ پێویست بوو باڵۆت بینم باشە خەت با بڵێم دڵت شکاندون دوای بە خۆت چبی و لایەن و دەست لە ملی کردبی و وەڵا بۆ نیەتەی نەبوو قسەیم کردیە و یا ئەتو غەڵەت لەم تێگەیشتی و ئیتر ئاشت کردتۆ لەگە خۆی لەبێنی خوشک و برای هەر دەبیتن تو جاری وا هەیە لە شەشی بەسیت گچکە ناگەنەیەک دەمەقالێک دەبیتن هەر کاتەیە لەوانەیە ئەوش دڵی ئازی بیتن 10 دقەی پاس ئەم بچمە ئاجشکەم ئەم ناشکاتەوە ئاژمنەکە چی هەر هەدەبی ئاژ بیۆ لە یەکتری چکان خوشک و برای ئینسان بەدەست بابەتەشی گچکە زارە دەمەقالێک دووز دەبیتن نافتەی جۆشتانە بەسەبەت وەرەگرین ئینسان ڕاستەکەی جاروێ لەسەر شتێکی گچکە لەگە خوشکەکەت لەکتری عادز دەبن یان شەڕەچی ئەوە ڕوودەداتن بەڵام کاتێک ئەگەر پێویست بکە خوشکەکەت ئامادەی گیانی خۆی بە قوربان بکاتن ینی هەموو ژیانی خۆی دەکاتە قوربانی برایەکەی خوشتی باش خوشتی چاک یەک شتێ ئینسان ئەگەر خوشی تا لە ماڵێت لەگەرتە ئینسان خزمەتی بکاتن لەگەری باش بیتن مڕعاتی ژیانی بکاتن کە چۆڕی خۆی مەسەلەن ژیانێکی نوێ پێکینا و زەواجی کرد ئینسان پێویست ئەو کاتش ئاگای لێ بیتن محیبەت لێ بۆ هەبیتن ئەشەر نییە و لەوانەیە ئێستا هەیە بە مانگ بە ساڵ ناچەدانی بکاتن ئەو کاتشتە خوشکە خۆ نافتە ئینسانەشکە وانە ئینسان کە هەفتەی جارێک 3 ڕۆژ جارێک 4 ڕۆژ جارێک بە پێویستی نا بە محیبەتی خۆ سەدانی کە نەگە پێویستیکە پێویستی پێتان پێویست پێێتی بەدام ئینسان بەدام سەدانی بکاتن بەجێ توانای خۆت کە بەس زۆر دوو نەڕاتن هەفتەی جارێک خزانی هەفتەی سەدانی چۆن پێناسەی خوشک دەکەی خوشک چییە؟ خوشک وڵی ئەگەر بێم پێناسەی بکەم ناتانم بە چەند کەلیمەکی کەم پێناسەی بکەم لەبەرەوەی خوشک زۆر لەوەی زیاتر هەردەگری دەتانم برێم لە پاشداچی خوشک دێتن لە بۆ هەموو تاکەچی ئەمە کە زەلام دەتانم برێم بێزگەلەوەی کە بۆنی داچی لێ دێتن دەتانم برێم گەورەترین پشتی دەرونی پشتێک بیتن پشتی ئارامی پشتێک بیتن ئینسانی پێوە مرتاحبی پێ هەستەکانی پێ باسێتەوە بەڕاستی ئەوەش سەبەبەکە لە چ دێتن چونکە ئەمە هەمومان دەزانین خاستن لە کۆمەلگای خۆمان کۆمەلگای کوردەواری خوشک هەموو کاتێک زیاتر لە برایەکەی خەمی برایەکەی بووە ئەوەندەی خەمی خۆی نەبووە ئەوەندە بگرە مچینە خەمی مندارەکانی خۆشی نەبیبیتن لە زۆر جاران کەواتە دەتانین برین لە برای زۆر باشترە لە برای وەکو طبیعەت نەگوەکو عائیلە و تاک ئەمە خوا نەخواستە برێم خوشکەکانی من لە برایەکانم باشتر بن ئەوە نا بەڕاستی قسەکەی بکەین خوشک لە هەبوون لە برای باشترە ئارامترە بە سەبرترە دەتانم برێم مرتاحترە خەمونی گەرانی تەبی لەگەڵ خوشکەکەت باسی دەکەی ئەویش خەمی پێوە دەخوا و ڕێگاشت بۆ دیاری دەکاتن بە تەئکید نەک هەر ڕێگال لە دیاری دەکاتن ڕێکان هەموو لەکنەویە ئەگەر ئەمەی پیا و اعتراف بەوە بە واقعەتی وان بکەین احتراف بە هەبوونی وان بکەین احتراف بە و خەمخۆری و دڵسۆزی و ڕاستگۆیی وان بکەین بەڕاستی هەموو ڕێیەکان لەکنەوانە ئەمن باسی ئەوەی ناکەم کە لە بازاڕی و لەو سەردەمەی ئێستا باسی مەعامەلە و باسی ئەو زروفە سیاسیانە ئەوان ئەوەی لێ ببە دەرێ بەعزە شتەکانی لە ئیجتیماعی هەر ئەوان دەتانن ڕێیەکی باشت لۆدانێ لۆ نمونە ئەو دەتانیتن پێت برێ فران خزم فران بەرەباب فران جیران ئەوان باشە لی نێزیک بەوە لەوانە بە دوورکەوەوە ئەمە مەجلیسی قێزانی خۆمان کوردەواری ئەگە خوشتی تێدابی زۆر گەرم و گورتە بە تاکیت زۆر زۆریش ئەتو جێژنان تەمەشا بکەیە ئەگەر خوشکەکەت هەبی کە دەیبینی زۆری دەبرات هەبی ناکەوەی کە خوشکەکە دیتە بەواقعی
زۆر تاکید لەسەر تۆ چەند خوشکت هەیە وەڵام سێم هەیە ناویان لە موبایلەکەت کو خەزن کردیە چ نووسە واللهی ڕاستی هەر بە ناوی خۆیانم خەزم کردیا هەر بە ناوی خۆیان سەردانیان دەکەی بە تاکید چەند تقریبان ماوەی چەندی پێدەچی ئەو دەچەکەنیان وەڵاهی- تەلەفۆنیان لۆ دەکەی وەڵاهی پێش ئەوەی با وەختەکەت لۆ پێبرێم وەختەکان بەڕاستی دیار نییە لە فترەی چەندی بە زووش دەیان بینم بەس کە کاتێک دەیبینم شتێک هەیە یعنی پێم خۆشە با باسی بکەمەوەکو خۆم کە کاتێک ناویان دێنم هەرسێکیان لە من گچکەترن هەرسێکیان چوینە ڕێی خۆیان و سەرڕسقی خۆیان منداریشیان هەیە الحەمدولیلا بەس کە دەرشیان بینم بە خان گازیان دەکەم کە ناوی خۆی دێنم کە پێی دەرێم فران خان یعنی ئەوە لەم نیش گچکەتر ئەوەش دەلالەتە نەک لەبەر ئەوەی ئەمن مچینە لە بەوەم نەبی کە گەورەی بکەم لە پێش چاوم گەورەنە چکە دەزانم کە لە ماری خۆمان گەورە بووینە ئەمە پێکەوە لە سەیەک سفرە و لە سەیەک لە ناو یەک جێ و نوێنی بووینە ئەو ڕۆکە ئەمە دەزانم چ ئەخلاقەچیان هەیە کە شویان کرد کە چونە ڕێی خۆیان هەست نەکرد ماڵەکەی چۆڵ کردیە وەڵا نەک هەستم نەکرد بەڕاستیت پێ برێم ئەو ڕۆژی ڕۆیشتینە هەر یەکەچیان بێ ئەوە قسەی ئەو جارەی دەکەم مچینەوان ژنیانزانانی گریاشم لێیان گریە بە تاکیت ئەرێوەڵا ئەرێوەڵایی ئەرێوەڵا گریام لە بۆیان زۆریش لەبەر چ گریای بە خودای ئێستاش کە بیر من دێتەوە یعنی دەزانی کووە هەست ئینسان خوشک هەز دەکەم چایشت پڕ وەڵی بەبیرماتەوە بەبیرماتەوە بەڕاستی ئەمە لە کوردەواری خۆمان کە باسی ئافرەت دەکرێت بەداخەوە باسی هەندێک زەعیفاتی ئافرەت دەکرێتن بە زەعیفە ناویان دێنین زەعیفەکەش چیە ئەمەی پیا و بەڕاستیت پێ برێم لە هەندێک بوار غەدداری بەعام ئینسان کە نێری نەبوو ئەها پێی دەرێن کۆمەلگایکی پیا و سالاری ئەو پیا و سالاریە دەبتا نەک پیا و سالاری پیا و غەدداریشە یعنی ئەتوو کە خۆت دەبینی لە قووەت خوشکەکەشت دەبینی لە زەعیف درت پێوەیە کە دەکەوتەکەن پیاوەکی دیکە کە دەکەوتەکەن عائیلەکی دیکە ئیدی سەد خیارت لۆ دێ فکرت لۆ دێ دەرەی دەبی ئێستا وەزعی کوبی ئێستا دەبی لەگەری کو بێن بەڕاستی ئەو فکرانە زۆر لێو دێتن کە بیدایەتی دەڕوا خەمت پێ خەمەکی زۆر خەمتە ینی بەدەستە خۆت نییە ئەم بە خۆمەوە هابوویمە لەکنەوانیشم باز نەکردیە بەس کە ئەو وەختی و هابوو ئەو وەختی ئەرێ وەڵی زۆریش گریام بەس ئیدی ژیانیشە و خی گەورە ئەو هایدانا ئەوش دەی بستە ڕێی خۆی کەیفیشم هاتیە کە چوتە ڕێی خۆی بەڕاستی ئەمڕۆ تەوەرەکەم لەسەر خوشکە بزانم خوشکت هەیە بەڵێ شکر و خەسوار خوشکم یارحەمدلە یاڕەبی تەمەنیان پڕخێر و بەرەکەت بێ. سلامت بیارڕی چۆن پێناسەی خوشک دەکەی چۆن وەسفی دەکەی واللهی خوشک ینی کە خوشک خۆش ینی کە کوتت خوشک جوانترین کریمەیە خوشک هەر ینی ئینسانەوە و خی گەور دەیداتن کوچ و کوڕ خی گەورە دەبیداتن بەڵام خوشک زۆر خۆشەویستە و خۆشەویست ئارەوەڵە زۆر باش پەیوەندیت کۆ لەگەڵیان واللهی شکر بخوا زۆر باشن ینی من تەلەفۆن ئەو بڕێتەکەنەوە تەلەفۆم نەکەن ئارەوەڵە زوو تەلەفۆنیان لۆ دەکەی بەڵێ الحەمدلله خوا بزێت لەخوای بەزیادی ئەی سەردانیان دەکەی زوو دەچێت بۆ واللهی سەردانی پێی کات بەبێ ئیمکانت ئارەوەڵە ئەگەر مەجالە بوو سەردانە نەکەم مەجارش نەبوو دیان تەلەفۆنەکەیم بۆ یەکتری زۆر باش کە قسەیان لەگەڵ دەکەی کو ینی ناویان دەینی یان قسەکردن لەگەڵوان هەر بە گیان و بە قوربان و بەوانەیە با خوشکە بەڕێزەکەم خوشکە بەڕێزەکەم بڵێ زۆر باش ئەوان چەند دڵیان بە خۆشە وڵای ئەوانە زۆر دڵیان بەم خۆشە و قەت دڵیوانە شکاندیە ناخێر قەتران مشکان چکە لە بەرەوەی ئەمە بەحقەت چوار خوشکین خوشکانشمانگە گچکە بوون ئیتر ئێمەش بەڕاستی ئینسان خۆشەویستی لە بینمەدا بوو قەت ئەومانە دەکرد یەکتری معازە ناکرد بەڵێ زۆر باشە چەند گرینگە ئەوانەی کەوا خوشیان هەیە ڕێزی بگرن قەدری بزانن لەگەڵی باش بن تەلەفۆنی لۆ بکەن ئەگەر نا سەردانی بکەن واللهی ئەوانەی کە خوشکانێ مەسە دەگەری بینانیە هیوادارم کە ئەو خوشک و برانە پێک بێنە بەڕاستی ینی خوشک و برایەتی بە چیەوە ئەوەیە کە پابند بێکەوە لەگەڵ یەک باش یەک باش بن تەوا بن و ینی خۆشەویستی لە بینێدا پەیدا بیتن
زۆر باش دەستەکانت خۆش بەڕێزی برام. باسی خوشک دەکەم بەڵێ چۆن وەسفی خوشک دەکەی وڵات جاوەسفی خوشێ ناکرێ بە ئێمە بێ خوشک زۆر گەورەیە ئیدیکانیش نازان برێم چی بە حەقەت خوشک دارێکی بەبەرە ئەگەر مارەك خوشتی لێ نەبی ئەو مارە تەقرم ئەو دارە بێبەرە ئەو جایدی خوشەکەەوەندا گەورەیە لە لای خوش زۆر گەورەیە ئەو جا بەڵام پێویستە زۆرمان هاگا لێبی پێویستە خوشک زۆر شتێکی ناسکە بەڕاستی شتێکی دی مەسەلەکی کوردی هەیە دەری ئەو جەنازە بۆ شینی لەسەر ناکرێ دەرێ وەڵاهی ئەوە بێ خوشکە ئەجا خوشکەوەندە کاریگەرە لۆبرای بەڕاستی لە برێژ بە هەمان شێوە کاریگەربی بۆ خوشتی ڕاستەکەی شتێکی زۆر ئەوە دەبیری نامەوە بەڕاستی ئەنی کاتە کە دەبینی کەسێکی لێ دەڕواتن ئەگەر خوشی هەبیتن دەبینی ینی زۆزە شینەکەی گەرمترە ئەوە شتێکی باوە جایدیکانی بەڕاستی وای ئەی چت هەیە لە ئەوانەی کەوا کوشتیان هەیە و قەدری نازانن قەدری ناگرن لەگەڵی باش نین جاروێ زوڵمیشی لێ دەکەن بە خدا جاوا زوڵم ئینسان لە خۆیە کادە شتانە بکە بڵێ لەبەرەوەی حەقە خوشک مەسەلە بێ هیچ زومەشی لێ نەکرێ زۆر جاریش خوشک مەسەلە برین ها بوویتە بەراجێڕی برای و یان کەسی دیش بەڕاستی بەڵام برین برای خۆی مەسەلە بین و دیسانێ خوشک دائیمەن پشت و پەنایە بەڕاستی بۆ برایان و جە حەقە برا قەدری لێ نەکا ئەوەی مەسەلە بین پێی بکرێ بۆی بکات لەگەڵ خوشکەکانت پەیوەندیت باشە الحەمدولیلا لەخوای لەگەر سێ خوشکبی هەستێک پەیوەندی باشە و تەلەفۆنیان لەو دەکەی یان دەچی سەردانیان ئەوەی کەمتر تەلەفۆن ستایی من تەلەفۆن ئەگەر بکرێت سەردانی شانەکەی بە پێی توانە بەڵام هەندێک دوور کەوتینەوە بەڵام ئیدیمان هەر هەیە لاقاتی دی مەسەلە بین بڵێ گەلک مەمنونم دەمەوێ لە زاری تۆوە بزانم چۆن پێناسەی خوشک دەکەی بسم الله الرحمن الرحیم پێشەشی بە خێراتتان دەکەم وەڵا خوشک شتێکە ئاوەدانیە بۆ ماڵە تەبعاً پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی ئەگەر کەسێک دوو خوشکی گەورە کاو بە خێویان کە بە شووی بدا یان ئەوە تا گە باوکێک دوو کەس بە خێو بکاو بە شووی بدا بگێنێتە ڕێگای خۆی لەسەر دینی ئیسلام ئەوە لە پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه و سلم لە ڕۆژی قیامەتێ لەگەڵ مندایە و هەروەها خوای گەورە زۆر ڕێزی لە ئافرەت و لە کەس یعنی هەر ئافرەت دەکا زۆر ڕێزی لێ ناوە لەبەرەوەی سوورەتێکی بەناو کردووە سوورەتی نیسا بەناو ئافرەتان کراوە طبعا ئێمەش هەمومان لە ئافرەتین و نیوەی کۆمەڵیشە دایکی نیوەکەی تریشە بەڵام لێرەدا خوشک وەکو ئاوەدانیەک بوو ماڵی خۆشە بە تایبەتی بۆ دایک کچ یعنی شتێکی زۆر زۆر باشە کوڕیش هەر باشە بەڵام ئاوەدانترە کچ دەڵێن کچ چرای مارەیە وڵا ئەمن زێتریش دەبینم ئەمن دوو کچم هەیە یعنی زۆر زۆرم خۆش دەوێن دوو کچەکە زۆر خۆش دەوێت زۆریش ئەی خوشکت هەیە خوشکم لێ ناوەڵ خوشمە خۆزگەم دەخواست خوشکیشم هەبووە بەڵام ئەوە خۆی گەورەکە چی بدا ئەو باش الحەمدلله وشکر حەز ناکەم ینی با بڵێم با پرسیارەکە بە شێوازەشی تر بکەم ئەوەی با بڵێم حەزت کردبی خوشکت هەبیتن ئێستا ئەو سۆز و خۆشەویستیە نابەخشێ کچەکانت وڵی طبعا خوشکیش سۆز و خۆشەویستی پێویستە کچەکانیش بە هەمان شێوە پێویستیانە توکات خوشکت نییە مەوەستم ئەو خۆشەویستی بە کچەکانی خۆت ببەخشی طبعا زێتریش باشە پرسیارەکەم زۆر تایبەتە بۆ هۆرە چ کاتێک بیر دەکەوە دەڵێ خۆزگە ئەمنیش خوشکەکەم هەبایە وڵی زۆر کاتان بیر دەکەمەوە بە تایبەتی ئەو کاتانی کە دەسم سەر لە دایکم باوکتە دەدەم دەڵم خۆزگە ئەمن ها دانیشتوین لەگە برایەکانم لای دایکم باوکم خوشکێکشمان هەبووە ئەوها لە تەنیشمان دانیشتە لەگەڵ دایک و باوکمان حەزم دەکرد زۆر بەڵام خی گەورە بەگچکەی خۆی حەز دەکرد خوشکەشکەت یان خوشکەکەت هەبووە واللهی بە تایبەتی شتێکی کەش هەیە لە ناو کوردەواری دەڵێن خوارزاش خۆشەویستە ئەگە خوشکت هەبوو خوارزاشت دەبێت ئەویش خۆشەویستە سپاس بەڕێزی خالد ڕازەوی کەواتە پەیامت چیە لەوانەی خوشتیان هەیە و قەدری نازانن واللهی غەڵەت دەکەن زۆر لەبەر ئەوەی بەس ئەو حەدیثەی پێغەمبەری صلی الله علیه و سلم بەبیر خۆیان بێننەوە یعنی ئەم لەم ڕۆژگارەی ئەمڕۆدا چ شتێک نییە لەگەڵ پێغەمبەری صلی الله علیه و سلم بە جۆرەی ئەو حەدیثەی کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم یعنی ڕێزی خوشکەکانتان بگرن ئەوە یەک دووش ئەگە کچیشیان هەیە هەر ڕێزی کچەکانیان بگرن لەبەرەوەی کە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم لەگە منن لە بەهەشدا زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشی لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر خوشک
بۆیە پێویستە هەر هەمومان ئەوانەی کە خوشتیان هەیە ئاگاداری خوشتی خۆیان بن، خۆشەویستی و ڕێزیان بۆ دەرببڕن، نازیان هەڵبگرن، چونکە بەڕاستی خوشک ئارامیە، پشتە، سۆز و خۆشەویستیە، خوشک باشترین و چاکترین مرۆڤی سەرزەویە. بۆیە ئێمە دەبێت ئاگامان لێیان بێ لە دوای دایک خوشتی گەورە زۆر زاران دەگوترێ بۆنی داچی لێدێ. بۆیە ئەوانەی کە داچیان نییە زیاتر لەگەڵ خوشکەکانیان پەیوەندیان باشە، دەڵێن ئەوە بۆنی دایکمانی لێدێ. بۆیە ئاگادار بن، ئاگاداری خوشکەکانتان بن. بەداخەوەم لەم ڕۆژگارەدا خەڵک هەیە یەک خوشتیشی هەیە بەڵام زوڵم و ستەمی لێ دەکا، لەگەڵی باش نییە، هاوکاری نییە، یارمەتی دەری نییە. بۆیە پێویستە هەر هەمومان بە تایبەتی زۆردا لەناو کۆمەڵگای کوردی کە بابەتی میرات دێتە پێشەوە بەشێک لە خەڵک بەداخەوە تەنها ئەو مافە ئەو حاقبەی خۆی دەزانێ نەک بە هیچ خوشکەکانی. بۆ ئاگادار بن، زوڵم مەکەن، خوای گەورە پێی ناخۆشە. لە کۆتاییدا من یەک ڕستە دەڵێم، خوشک وەکو مانگ وایە، مانگ چونگ لە ئاسمانە، ئەگەر ئەو مانگە لە ئاسمان نەبێ ئاسمان چەند تاریک و بێدەنگە، ماڵێکیش خوشتی تێدا نەبێ بەخوا بەو شێوە وایە حەز دەکەی ڕووناچیتیان نییە. تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم، هەر شاد و کامەران بن، خواتان لەگەڵ.